بەڵام میێرەبان هەڵبەتەوە کە زانین نزیکەی مانگەکە لە شاری سلێمانیە سەراگیرت بۆ گۆشتی بەستوو کە گۆشتەکە بە 10,000 دینارن لەن هاوڵاتیانەوە خواستێکی زۆری لەسەر و دەنگدانەوەیکی زۆریشی هەبووە بەشێک لە هاوڵاتیان باز دەواکەن کە لە ڕووی تەندروستیەوە خراپ و بەشێکی دیکەیان بە پێچەوانەوە لە سەریان بۆ وەرگرتنی گۆشتەکە و لە تۆڕە کۆمەڵاتیەکانی شاکەم تا زۆر هەمومان بینیوانە کە کاردانەوەیکی زۆری هەبوو ئەمە ڕۆ قسە گفتوگۆ لەسەر گۆشتی بەستووەکەین و باز لە کوالەتی جۆری گۆشتی بەستووەکەین بە شێوەیەکی گشتی و چۆنیەتی هاوردەکردنەکەشیان بە هەمان شێوە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بورهان عومەر لە پرسراوی هۆبەی کوشتارگەکانی سلێمانی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆبانی کورسادنی سەوە لەگەڵماندان دکتۆر سڵاو لێ بەدوانیت باش بەخێراتی دکتۆر سواز وامادەبوونێت دکتۆر ئەگەر دەستپێک لەوە دەست پێ بکەین بەڕستان وەک پزیشکێک وەک لایەنێکی حکوومەت تێبینیتان چێ لەسەر ئەم گۆشتە 10,000 کە هەیە و ماوەیەکی زۆرە هاوڵاتیان لە سەردان بۆ ئەوی کە دەستیان بکەوت و کیلۆ بە 10,000 ئەمە ئەگەڕێنی تۆ بۆ لایەنە ئینسانیەکی یاخود هۆکارەکەی چێکە بەم شێوەیە؟ بەڵێ خۆی گۆشتی بەستوو کۆمەڵی ڕێکار هەیە هەر کۆمپانیایەک کە بیاوێ گۆشتی بەستوو هاوردەی هەرێمی کوردستان بکە کۆمەڵی ڕێکار هەیە کە ئەبێت جێبەجێکایەکی لە ڕێکارەکانیش ئەوەیە کە پێویستە مۆڵەتی کۆگاکردنی هەبێ ئەو شوێنەی کە گۆشتەکەی تا خەزنەکە ئەوش لەلایەن بەڕێبەراتی ڤێتەنەری سلێمانیەوە ئەو مۆڵەتی پێدرێ بە کۆمەڵی ڕێکاراتی ئەپەڕێ تاوەکو ئەو مۆڵەتە وەرەگرێت دواتر داواکاری پێشکەشەکە بە بەڕێبەراتی ڤێتەنەری بە مەبەستی هێنانی هەر گۆشتێک بێ لە هەر وڵاتێکەوە کە هاوردەی هەرێمی کوردستانی بکە پێویستە پێشە مشتێکە بێ ئێمە ئەو داواکاریە دراسە بکەین کە ئایا ئەو وڵاتی کە ئەوێ بیهێنێ لە ڕووی ڕێکخراوی تەندروستی ئاژەڵی جیهانی و OIE ڕێگا پێدراوە لە وڵاتەوە گۆشتی بەستوو هاوردەی هەرێمی کوردستان بکایانە ئەگەر هیچ کێشەیەکی نەبوو ئەتوانێت کۆمەڵێ ڕێکار هەیە کە یەکێ لەوانە شەهادەی منشەءە هەروەها سەربڕینی حەڵاڵی هین ئەو وڵاتەمان بۆ بێنێ ئەو کاتە ئێمەش نووسراوی بۆ ئەەکەین بۆ بەڕێبەراتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەرنەری بۆ وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بە مەبەستی ڕێگاپێدانی بۆ هێنانی گۆشتی بەستوو ئەم ڕێکارە ئێمە زۆر دەمێکەیان ئێمە شتێکی تازە نییە کە ئەوەی کە باسەکرێ بۆ ئەم هاوڵاتیە ئێمە کۆمەڵێک کۆمپانیای ترمان هەیە لە شاری سلێمانی هەروە لە هەرێمی کوردستان کە ڕێگە پێدرانیان هەیە بۆ هێنانی گۆشتی بەستوو بۆ ناو هەرێمی کوردستان بەپی پێداویستی ئەو بە پێداویستی هەرێم و هەروە بە پێداویستی شارەکەش ماگانە کۆبنەوەی تایبەتەکرێت لە قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی بەبەستی چەندێکمان پێویستە بێت چەندێک گۆشتی بەستومان پێویستە بێت بۆ ئەوەی تەختی یا تەواوکەری ئەو گۆشتە فرێشە بێت کە لە کوشتارگەکانی سلێمانیە بە شێوازی فرێش سەربڕین بۆ کرێتە دوکانەکانی قەسابەکانەوە بۆیە ئێمە بە حاڵەتیشی زۆر ئەتیادی و نۆرمەڵی ئەزانین کە هەر کۆمپانیایەک ئەو ڕێکارانەی کە باسم کرد جێبەجێ بکە ئەتوانێت گۆشتی بەستوو بێنە و گۆشتی بەستوو ژێچێکە لەو گۆشتانەی کە لە ڕووی بەهای خۆراکیەوە هەروەها لە ڕووی تەندروستیەوە ئەگەر بەو ڕێکارانە تێپەڕ بێ کاتێککە داخلی هەرێمی کوردستانە بێ لە دەواازەکانە لەلایەن کەرنتینەکانی ئەو دەواازانەوە نمونە لەو گۆشتە وەرئەگیرێ بە مەبەستی ئەوەی پشکنینی موادی حافزەی بۆ بکرێ هەروە پشکنینی بەکتری بۆ بکرێ کە ئایا بزانین ئەم گۆشتە لە ڕووی تەندروستیەوە ڕێگا پێدراوە ئەشێ بۆ خواردن یا ناشێ هەر کاتێکش کە داخلی کرد لە کۆگاکەی خۆیان کە مۆڵەتی وەرگرتووە لەو کۆگایە کۆی ئەکاتەوە و لە ڕێی بەڕێبەرایەتەکەمانەوە هۆبەی کەرنتین سەردانی ئەو شوێنە ئەکرێ ئەو کۆگایە ئەکرێ کەشفی بۆ کرێت لەگەڵ ئەوراقەکانیە یەک ئەخرێ بزان ئایا ئەو بەرهەمەی هێناوێتی کۆد و بازنەمبەرەکانی هەمووی هاوتایە هەمان تاریخە هەمان بەروارە ینی ئەو کاتەکە ئۆکەی پێدرا کە ئایا ئەم گۆشتە هەموو شتەکانی ڕێکارەکانی بە تەواوەتی جێبەجێ کردووە ئەو کاتێ ئێمەش خێنە پێڵێن کە بیخاتە بازارەوە ئەتیادی ئەتوانێت بیفرۆشێ ئەتوانێت بیداتە دوکانی فاسفوتەکان هەروە بیداتە مەطعمەکان ئەو کاتە هاوڵاتێکە سەرپشکە بێت کە خۆی چۆن ئەیفرۆشێ چۆن نایفرۆشێ بەڵام بە مەرجێک بە هەمان شێوە ئەبێت لە زێر ڕێنمایی بەڕێبەراتی ڤێتەرنەری ئەو گۆشتە بفرۆشێت. باشە دکتۆر هەڵبەتە پێشترش ئەم گۆشتە بەستووە لە بازارەکانی هەرێمی کوردستان هەبووە بەڵام بەم شێوەی ئێستا
ئەم با بڵێن بە بازارکردنی یاخود ناسانی نەبووە لە ناو خەڵکدا کە خەڵک بە نۆرەگرتن و لە ئێستادا بوشە بە بلیت ئەو گۆشتیان دەست دەکەوێت. ڕەنگە ئەم خواستە زۆرە لەسەر و گۆشتە ترسی لای بەشێک لە هاوڵاتیان دروست کرد بێت لە ڕووی ئەوەی کە کوالێتی ئەم گۆشتە باشە کوالێتی خراپە. ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە کە لە کاتێکا پێشتر گۆشتی بەستوشە بووە ئەم خواستە زۆری لەسەر نەبوو، بەڵام لە ئێستادا ئەم خواستە زۆری لەسرە، تەنها پەیوەندیەکە بە نوعیەتی بە بازارکردنەوە هەیە؟ بەڵێ بە تاکید وەکو ئاماژم پێکرد کۆمەڵێکی تر شوێن هەیە، کۆمەڵێک کۆمپانیای تر هەیە کە گۆشتی بەستوی هاوردە کردووە، بەڵام لەوانەیە لە ڕووی نرخەکەەوە 1000 دینار 2000 دینار زیاتر بێت لەوەی کە ئەم بەم شێوەی ئێستاکە ئەیفرۆشێ. ئیتر بازارکردن ئێوە خۆتان نەزانن ئەگەر بێت و لە ڕێنمایەکان دەرنەچێ لە یاساکان دەرنەچێ کەسەکە حڕە بەس بە مەرجێک وەکووتم ئەو گۆشتە بە شێوازی بەستوو لە بەڕادەکەیە بێ. ئێمە هەر هاوڵاتیە کە بێ لە ڕێی خۆمانەوە لە ڕێی هۆبەکەی ئێمە وەکو پزیشکانی ڤێتەرنەری لە بەڕێوەبەراتی ڤێتەرنەری سلێمانی کۆمەڵی ڕێنمایی ئەدەین بە هاوڵاتیەکان کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو گۆشتە بەستویا بکەن. ئەویش ئەوەیە کە ئەم گۆشتە بەستووە کاتێکە ئەوێ بیکاتە بازارەوە بۆ بیفرۆشە بە هاوڵاتیان پێویستە لە هەمان پاکێجەکەی خۆیان نابێ دەری بکە. ئەجا دوای ئەوە نابێت پارچە پارچەی بکە دای بنێتون و لە پاکێجەکەی خۆیان ئەو لایلۆنەی کە پێوەیەتی لە منشەوە هاتووە لێ کاتەوە و پارچە پارچەی بکە و دای بنێ بیفرۆشێ بە شێوازی پارچە پارچەکردن. چکە ئێمە وەکو تەندروستی پزیشکی ڤێتەرنەری هەر گۆشتێک ئەگەر پارچە پارچە کرا ئەو کاتە هەوا بەر هەوا زیاتر ئەکەوێ لەوانەیە ببێتە هۆی ئەوەی ئەو بەشەی کە پارچە پارچە ئەکرێ بێتەوە سووتانەوەی یا گۆڕینی ڕەنگەکەی هەروەها لە هەوایە کۆمەڵێ بەکتریا هەیە لەوانەیە ڕاستەوخۆ لەسەر ئەو گۆشتە گەشە بکە لەبەرەوە نابێ ئەو گۆشتە پارچە پارچە بکرێ بە شێوازی پارچە دابرێ ئەبێ بە هەمان شێوەی کە هاتووە چۆن هاتووە بە هەمان شێوە لە بەڕادەکانە دابدرێت و لە ژێر دەرەجەی ناقص 17 ئەبێ کۆگا بکرێ نابێ دەربکرێ بکرێتە سەلاجەوە نابێ خاو بکرێتەوە. ئەمانە کۆمەڵ ڕێکارن ئەبێ ئەو هاوڵاتیە جێبەجێکە لە کاتی فرۆشتن و یا بە بازارکردنی گۆشتەکەی. ئێمە بە بەردەوام لە ڕێی لیژنە هاوبەشەکانی قامێتەوە بە خۆشحاڵیەوە کە نوێنەری ئێمە لەو لیژدانەیە بوونیان هەیە سەردانی ئەو شوێنانە ئەکەن و بۆ بەداداچوون و ئایا تا چەندێک ئەو شوێنە ڕێکارەکانی بەڕێبەراتی ڤێتەرنەری جێبەجێ کردووە لە ڕێنمایە تەندروستە ڤێتەرنەریەکان لە شێوازی هەڵگرتنی لە شێوازی مامەڵەکردنی لەگەڵ ئەو گۆشتەیە ئایا ئەم گۆشتە خاوە کاتەوە خاوی ناکاتەوە ئەگە خاوی کاتەوە ئەوە بەدەرە لە ڕێنمایەکان پێویستە دەستی بەسەرابی گیرێ و ئەگە پارچە پارچەشی بکە بە هەمان شێوە نابێ بەو شێوازە بفرۆشێ. لەبەرەوە ئەبێ لە کۆگاکەی خۆیان لە ناقص 17 هەڵی تربێت و لە هەمان پیاگەتی خۆیان بیفرۆشێ. بەڵام بۆت هەیە هاوڵاتیە کە ئەوێ ئەچێ بۆ بازارکردن ئەوێ مەسەرەن ئەو گۆشتە بکرێ باشتر وایە لە ڕووی تەندروستیەوە بە پارچەی گەورەکە بیکڕێ باشتێکەوە کۆی بڵێ پارچەیەکە بۆ لێ بکەرەوە لەوانێت تۆ ئەو پارچەیەکە بۆ لێ کاتەوە بیکاتە ئەلاگەیشی ترەوە تای گەێنیتە ماڵەوە لەوانێ بەرهەوا بکەوێ بەرژینگەیەکی پیس بکەوێ ببێتە هۆی ئەوەی کە لە جاتیەوەی گۆشتێکی تەندروست بخۆی بەعکسەوە لەوانێت بێتە هۆی ئەوەی کە باری تەندروستی تێک بدات. باشە دکتۆر کاتێک کە پشکنین بۆ ئەم گۆشتاکرێت هەموو ڕێکارە تەندروستیەکانی تایە خەوت چۆن بڵێ لە کاتی جەژنی قوربانەوە کاتی کە نەخۆشی تای خوێنبەربوون هەبوو کۆمەڵێک ئاژەڵی زۆر فڕێدران بە بیان و ئەوەی کە گۆشتەکە کرمی هەیە بەڵام کاتێک کە بەستووە گۆشتەکە بەستویەتی ئەمە تیا دەرەکەوێت لە کاتی پشکنینەکانە وەکو ئاماژەم پێکرد ئێمە لە وڵاتێکە ناڵین گۆشت بێنێ کە نەخۆشی سونە بەزیێنی تایە وەکو ئەو نەخۆشیانی کە باسمان کرد و تای خوێنبەربوون کە خێزانەتان باستان کرد چکە ئێمە خۆمان لە کوشتارگەکەی خۆشمانە وەکو کوشتارگەکانی سلێمانی کوشتارگەی هاوچەرخی سلێمانی لە قەرەگۆل بە هەمان شێوە ڕێکاری تون دەگرینە بەر بۆ ئەو ئاژەڵانەی کە ئەبردرێن بۆ سەربڕین پشکنینی پێش سەربڕینی بۆ ئەکرێ بۆ ئاژەڵەکان هەروە پشکنینی دوای سەربڕینی بۆ ئەکرێ پشکنینی پێش سەربڕین ئەکرێ بۆ ئاژەڵەکە بۆ ئەوی کە دڵنیابین لەوەی کە ئەم ئاژەڵە هەڵگری هیچ زۆرە نەخۆشیە نییە یا گەنەیە نییە کە ئەو نەخۆشی تای خوێنبەربوون کە نەخۆشیشی زۆر ترسناک بوو زۆر لە شارەکانی عێراقا بڵاو بووە بۆ هۆی ئەوەی کە کۆمەڵێک هاوڵاتی لەبەرەوەی نەخۆشیشی گوازراوەیە ئەگوازێتەوە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ. لەبەرەوە ئێمە ڕێکارێکی زۆر تونمان گرتە بەر لە کوشتارگەکانمانە کە
هەر ئاژەڵێک کە بینیمان گەنی پێوە بوو نابێت سەر ببڕێ بڕە چارەسەر بکرێت دواتر بۆ سەربڕیم شێ بە هەمان شێوە لە وڵاتانەیە ئێمە کاتێکە گۆشت هاوردە ئەکەن گۆشتی بەستوو هاوردە ئەکەن چکامانە گۆشتی بەستووە گۆشتی بەستوو هاوردە ئەکەن بە هەمان ئەو ڕێکارانە ئێمە داوای شەهادەی منشە ئەەکەین داوای فەحسی ئەو وڵاتە ئەەکەین کە هەموو جۆرە فەحسەکانی بۆ کرابێ ینی وەکو چۆنەڵی داتایەکی زۆر زۆر وردە ئێمە بەداداچوونی بۆکەین ئەبێ دڵنیابین لەوەی کە ئەو گۆشتە لەو وڵاتەوە کە دێ ڕێگا پێدراوە دوو هەموو فەحسێکی بۆ کراوە چکە داوای فەحسەکانی لەکەین وە بە شێوەیەکی ئیسلامی لە حەڵال سەر بڕاوە ئەمانە هەمووی ئێمە داوای ئەم ئەوراقانە کە اینجا دوای هاوڵاتێکە ئەتوانێت ئەو گۆشتە هاوردەکە کاتێککە هاوردەشیەکە وەکوتم ئاماژەم پێکرد لە سنوورەکانە لە دەواازەکانە کە داخڵە کرێ دووبارە نمونەی لێوەرەگرێ پێشەوەی بیکاتە بازارەوە ڕائەگیرێ پشکنینێکی وردی بۆ ئەکرێ کە پشکنەکەی بۆ کرا دڵنیا بوون کە ئەم ئاژەڵە کە ئەم گۆشتە هیچ هەڵگری هیچ جۆرە نەخۆشیەک یان هیچ جۆرە مواد حافیزەیەک نییە کە بە پێی ستاندارد نەبێ ئەو کاتە ئەهێنرێ بۆ شارەکانی هەرێمی کوردستان و بە هەمان شێوە کە ئاماژەم پێکرد ئێمە لەلایەن بەڕێوەبەراتێکەکەمانەوە لیژنەی تایبەتمانەیە سەردانی شوێنەکە پێشەوەی کە بگرێتە بازارەوە هەموو شتەکان دۆکۆمنتەکرێ ئەو کاتە ئۆکەی پێدرێت کە ئەم هاوڵاتی ئەتوانێت بەو ڕێنمایانە و بەو ڕێگا تەندروستیانی کە ئێمە بۆی دیارەکەین بیکاتە بازار. باش دکتۆر بە شێوەیەکی ئاسانیش ئەتوانێت جیا بکرێتەوە لە گۆشتە بەرازیلیەکە چونکە هاوڵاتیان ڕەنگەن کامتا زۆر خۆیان لە گۆشتە بەرازیلیەکە لا بدەن و حەز نەکەن. گۆشت هەر خۆی هەر گۆشتە ینی تۆ ناتوانانی بڵێ ئەمە گۆشتی بەرازیلی ئەمە بەڵام ئێمە لێرە تەنها کە ئەوەی کە لە ڕێی ڕێکخراوی جیهانی ئاژەڵی تەندروستی ئاژەڵی کە باسم کرد ئێمە بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا تەنها گۆشتی هندی ڕێگا پێدراو نییە لەبەرەوەی گۆشتی هندی یەکێکە لەو گۆشتانی کە مواد حافیزەیەکی زۆر زۆری تێکرێ بۆ لەبەرەوەی ئێمە لە ژێر سەرپەرشتی ئێمەیان نییە ئەو گۆشتەکە ئاژەڵەکە لە شوێنەکەی ئاسەرە بڕێ نازانین ئایا ئەو حیوانات تا چ ڕادەیەک تەمەنی چەندێکە گەورەیە بەڵام کاتێککە موادی حافیزەکەی کە تێئەکا بە کەمیەکی زۆر زۆر تێکا لە ستاندەردی جیهانی زیاتر بێ ئەمێش بۆ لەبەرەوەی ڕەنگێکی جوانەدا بە گۆشتەکە دوو هەرچی بەکتریایەکە بێ لە ناو گۆشتەکەی ئایکوژێ سێ تامێکی خۆشتری ئەداتێ بۆیە ئێمە سێرەکەی ئەو وڵات بە تایبەتی وڵاتی هند موادی حافیزەکەی زۆر تێکە ئەمەش ڕێگا پێدراو نییە لەبەرەوەی لە کاتی بەکارهێنانی زۆر خواردنی ئەبێتە هۆی جۆرەها نەخۆشی ژێرپەنجە. باشە دکتۆر هەڵبەتە و گۆشتانی کە دەهێنرێنە هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی کەم بێ یاخود زۆر بێ کە خۆباسی دەکەی موادی حافزەی تێکرێت ئەمە کاریگەری لەسەر کوالیتی گۆشتەکە با بڵێن زۆر نابێت بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری دوایی لەسەر تەندروستی مرۆڤ بێ خۆی بەشێکی زۆری ئەم گۆشتانی کە ئێمە ڕێگای پێدەین موادی حافیزە بەکار نایەنن ئێمە سەردانی وڵاتانمان کردووە لە وڵاتانەیە کاتێکە ئەو ئاژەڵە سەر ئەبڕێ کە لە کێلگەکانەوە ئەهێنرێ بۆ کوشتارگەکە فەحسی بۆ کرێ ئەوان لەلایەن ئەو وڵاتانەشەوە بە هەمان شێوە پزیشکی ڤێتەنەریان هەیە لەوانەیە زۆر وڵاتیش خۆی نوێنەری خۆی ناردبێتە ئەو وڵاتانە بۆ ئەوەی بەداداچوون بکات لە کاتی هێنانی و سەربڕینی و کاتێککە ئاژەڵەکان کە سەر بڕێن فەحسی تەواوی بۆ کرێ لەلایەن پزیشکانی ڤێتەنەری ئەو وڵاتانەوە بە هەمان شێوە ئەم گۆشتە بەستوانە ڕاستەوە خۆ ئەکرێتە بەڕادی تایبەتەوە کە بە دەرەجەیەکی زۆر بەرز بە دەرەجەی ساعقەی پێوترێ ئەو گۆشتە ئەیبەستێ یعنی لە ماوەیەکی زۆر زۆر کەمە گۆشتەکە ئەیبەستێ کە بەستی ئەنج ئەو کاتە پارچە پارچە ئاکرێ ئەوەی کە ئێمە ئەیبینی لە بازارە ڕانەکە بەجیایە دەستەکە بەجیایە ملەکە بەجیایە پشتە مەغزەکە بەجیایە پەراسۆکان بەجیایە پارچە پارچە ئەکرێ پاکێجەکرێ ئەو کاتە لە دەرەجەی ناقص حەفدەیە هەڵ ئەگیرێ بە بەڕادی تایبەت لە وڵاتانەوە بە پێ ئەو کەسی کە ئەو کۆمپانیایی کاچێت لە وڵاتایی کڕێ وەکو ئاماژم پێکرد ئەو شەهادانەشمان بۆ ئێنێ کە لە بیداەتی سەربڕین و تاکو کۆتای سەربڕینەکەی لەلایەن پزیشکانی ڤێتەنەری ئەو وڵاتەوە ئەنجام درراوە ئەو کاتە ئەم گۆشتە بە پاکێجی تایبەت دا ئاپۆشترێ و هێنرێتە بازارەکانی هەرێمی کوردستانەوە ئەبێت لە هەمان پاکێجی خۆیان بمێنێتەوە نابێت دەربکرێ و پارچە پارچە بکرێ.
باشە دکتۆر وەک دو پرسیار ئەگەر باسی بکەین بابزانین بۆ نرخەکەی بەم شێوەوە کە زانین گۆشت لای خۆمان ئێستا لە هەرێمی کوردستان لە بازاڕەکانە لەسەر و 15,000 دینارەوە ئەفرۆشێت بە هاوڵاتیان بەڵام گۆشتە بەستووەکە نرخەکەی هەرزانترە کە بە کۆمەڵێک تەریقە هاوردە شەکرێتەوە هەرێمی کوردستانە یانی کۆمەڵێک ڕێگەی زۆری شێک کە سێرەکەیت لە چاو گۆشتەکەی ترا نرخەکەی هەرزانترە بۆچی بەم شێوەیە؟ قزی سعر ئێمە زۆر وەکو ئێمە وەکو بەڕێوەبەتی ڤێتەنەریست نێمانی زۆر بەداداچوون ناکەین بۆ سعرەکەی ئێمە گرنگترین شت لە لای ئێمە کوالیتی گۆشتەکەیە کوالیتی گۆشتەکە و شێوازی هەڵگرتنی گۆشتەکە و هەروەها شێوازی فرۆشتنی گۆشتەکە قزی سعر ئەوە ئەمێنێتەوە لای خۆی هاوڵاتی ئەو کۆمپانیای کە ئەیێنێ بە چ شێوازی هێناوەتی لە چ وڵاتێکەوە هێناوەتی ئێمە لەوانەیە ئێستاکە زۆرتانێ وەکو ڕاگەیانەکان لە وڵاتی کە ئەبی ئاژەڵ هەیە ئاژەڵی وردە ئێستا وای لێ هاتووە خاوەن ئاژەڵەکان بە خۆڕایی ئەیدەن بە کوشتارگەکان ئاینی ئێمە بەداداچوو ناکەین بۆی کە ئەم هاوڵاتیە ئایا بە زەلەرەی فرۆشێ بە چەنەی فرۆشێ ئێمە ئێستا بۆ نمونە سعرێکەیە کە لە بازاڕە کە ئەڵێن بۆ گۆشتی فرێش 22,000 شوێن هەیە بە 21دا شوێن هەیە بە 17دا شوێن هەیە بە 18 ئێمە بەداداچوو ناکەین بۆ سعرەکەی ئێمە لەبەرەوەی ئێمە ئەوەی کە گرنگە لە لای ئێمە شێوازی تەندروستی گۆشتەکە و هەروەها بەهای خۆراکی گۆشتەکە و کوالیتی گۆشتەکە و شێوازی کۆگاکردنی و شێوازی بە بازاڕیکردنی ئەمە گرنگترین کارێکە ئێمە وەکو بەڕێوەبەتی ڤێتەنەریست نێمانی بەداداچوونی بۆ بکەین بەڵام لایەنی سعر و لە لایەنی بازاڕیکردن ئەمە پەیوەندی بە هاوڵاتی و بە کۆمپانیاکە خۆی هەیەت بە چەنەیدا بە چەند نادا ئەمە خۆی سەرپشکە. زۆر سپاس بۆ دکتۆر بورهان عومەر لێپرسراوی هۆبەی کوشتارگەکانی سلێمانی کە ئەم بەیانە لەگەڵمانە بوویت کۆمەڵێک زانیاری زۆر برێن زۆر سپاس. زۆر سپاس دکتۆر بە خێراتی ئەزێک